نەبوو دوو نووسی بە پەیوەندی بە پەکەوە نەبوو چونکو ئۆڵف پالمە بۆ خۆی دۆستێکی کورد بوو نە دۆستی تەنیا کورد بوو دۆستی هەموو بچووکەوە ئازادی خوازانەی دنیا بوو کە دژی سەرمایه‌داری تێکۆشان نەبێت چونکە کەسێکی چەک بوو بەڵام پاکەکەیان خستە لیستی تیرۆرەوە بۆ ئەوەی کە بەهانەیەک دۆستنەوە شەرعیبوونی ئەم تێکۆشانە شۆشە بخەنە ژێر بمانەوە بەم شێوەیە خستیانە ژێر بینەوە بەڵام دوای زنجیرەیەک ڕێکەوتنامە و کۆنگرە و پەیماننامە و هاوپەیمانێتی و ئەمانە نەتیجەدا کە هەر هەموو ئەمانە لە لۆزاندا 24 تەمووزی 1923 لە لۆزاندا هەموو ئەم ڕێکەوتنامە هاوپەیمانە کۆنگرە و کە لە بەغدا و لە قاهیرە و لە شوێنی ترا ئەنجامدرا و کاتە هەموو لە لۆزاندا کۆ بۆ کوردستان لەو چوارچێوەیەدا کرا بە چوار بەشی کوردستان چوار بەش هەڵبەتە بەشێکی بچووکشی کەوتە ئەرمەنستان و ئازەربەیجانی ئێستا ئەمە ئەم پارچە پارچەکردنەی کوردستان بوو بە سەرەتایەک خودی ئەم پارچەکردنەی کوردستان خودی لۆزان گەورەترین پیلانگەڕێ بوو لە بەرامبەر گەلی کورد و لە بەرامبەر گەلانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەترسیەکەی لۆزان لەوەدایە کە بۆتە ئینێکی نێودەوڵەتی و شەرعیەتی پێدراوە واتە ئەم دەوڵەت نەتەوانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەیبینین لە چوارچێوەی لۆزاندا شەرعیەتی پێدراوە بەڵام هەمووی لەسەر جەستە و ڕۆح و کولتور و هەبوون ناسنامەی گەلی کورد ئەم دەوڵەتانە دروستکران بۆیە مرۆڤ دەتوانێت بڵێ گەورەترین پیلانی سەرەتای سەدەی بیستەم بە گەورەترین پیلانگەری دژی گەلی کورد پێڕۆکرا کە لۆزان سیستەمی سەرمایە جیهانی لە ڕێگەی ئەم چوار دەوڵەتەوە یعنی تورکیا عێراق ئێران سووریا چەندین پرۆسەی لەناو یەکدا دژ بە گەلی کورد پەیڕەوکرا ئەم پرۆسانە پرۆسەی زۆر بەرفراوانن بەڵام 6 پرۆسەی زۆر مەترسیدار دژی گەلی کورد پەیڕەوکرا کە ئەم 6 پرۆسەیە واتە جێبەجێکردنی پیلانگەرەکەی قۆناغ بە قۆناغ ئەم 6 پرۆسەیە چی بوو؟ یەکەمیان نکۆڵیکردن لە گەلی کورد پرۆسەی نکۆڵیکردن ئینکارکردنی گەلی کورد واتە شتێک نییە ناوی کورد شتێک نییە ناوی کوردستان هەموو سیاسەت و پەیوەندی و دیپلۆماسیەت و استراتیژی و بەرنامەی خوێندن و پەروەردەوە هی ئەم دەوڵەتانە لەسەر بنەمای ئەوەی کە شتێک نییە ناوی گەلی کورد بێ لە هیچ ڕێکەوتنامەیەکی جیهانیە بە ئەوەی یوئێنیشەوە شتێک نییە ناوی گەلی کورد بێ قبوڵ کرابێ پەسەند کرابێ بەم شێوەیە کورد نکۆڵی لێکرا پرۆسەی دووەم کە پرۆسەیەکە لەویش مەترسیدارترە ئەویش ئەوەیە کە کورد قڕ بکرێ واتە کۆمەڵکوژ بکرێ بە شێوەی کۆمەڵکوژی لەناو ببردرێ واتە نکۆڵیکردن بە شێوەی فەرمی بەس نییە بەڵکو لە ڕێگەی کۆمەڵکوژکردن و قڕکردن و قەتڵ عامەوە بتوانێت ئەم میلەتە لەناو ببردرێ ئەمەش وەکو لە مێژووی کوردستاندا هەمومان شاهیدین زنجیرەیەکی دوور و درێژ لە کۆمەڵکوژی لە بەرامبەر گەلی کووردا پەیڕەوکراوە هەم لە باکوور هەم لە باشوور هەم لە ڕۆژهەڵات هەم لە ڕۆژاوا ئەم پرۆسەیەش ئەنجامێکی تەواوەتی نەگرت بۆیە پرۆسەیەکی تر لەگەڵیا بەڕێوەچوو ئەویش پرۆسەی تواننەوەیە ئاسپیراسیۆنە ئەم پرۆسەیەش لە هەر چوار بەشی کوردستاندا بە شێوەیەک لە شێوەکان پەیڕەوکراوە لە ئاستێک لە ئاستەکاندا پەیڕەوکراوە کە چۆن کورد مادام بە کۆمەڵکوژی بە نکۆڵیکردن کۆتایی پێنایە پێویستە بتوێنرێتەوە چۆن بتوێنرێتەوە لەناو میلەتی سەردەستدا واتە ئەم دەوڵەت نەتەوانە میلەتێکی سەردەستیان هەیە باڵەدەستن بە ئایدۆلۆژیای ئەوان بە فکری ئەوان زمان و کولتوری گەلی کورد بتوێنرێتەوە ئەمە پێ بتوێ ئاسپیراسیۆن یان تواننەوە سەهر ئەمەش ئەم سێ پرۆسەیە ئەنجامی نەگرت پرۆسەی تر لە بەرامبەر گەلی کووردا پەیڕەوکرا کە پرۆسەی چوارەمە ئەویش پارچەکردنی کوردستان و کوردە دابەشکردنی کورد و پارچەکردنی کورد و وڵاتەکەی کە بە جۆرەی لۆزان کوردستان کرا بە چوار پارچە هەر پارچەیەکیش لەناو خۆیدا کرا بە چەندین پارچە وەکو ئێستا لە باشووری کوردستاندا دەیبینین
ئیتر لە ڕێگەی ئەم دەوڵەت نەتەوانەوە کرا بە چوار پارچە لەنە هەر پارچەیەکیشدا بەهۆی عەقڵەتی ناوچەگەرێتی و پارچەگەرێتی و عەشیرەتگەرێتی و خێڵگەرێتی و مەزهەبگەرێتی و ئاینگەرێتی و چوز ئەم هەموو ئەم پرۆسانە ناویدا گەلی کورد پارچە پارچە کرا واتە ڕۆحێک جەستەیەک پارچە پارچە کرا بۆی کە جارێکتر نەتوانن بێنە لای یەکتر و نەتوانن ببنە هێز و توانە و لە بەرامبەر ئەو پرۆسانە لێم بێت. ئەمەش تەواو ئەنجامی نەگرت پرۆسەیەکی دیکە لە بەرامبەر گەلی کورد پەیڕەوکراوە ئەویش پرۆسەی کۆچبەرکردنە ڕاگواستن لێرە تەرحیب یان ڕاگواستنی پێدەوترێت. بەهۆی ئەم پرۆسەیەوە تا نزیکەی ئێستا نزیکەی نیوەی کورد لە دەرەوەی کوردستانە یعنی هیچ شارێکی کورد 4 ملیۆن نییە بەڵام بەتەنیا لە ئەنقەرە 4 ملیۆن هەیە لە ئەستانبوڵ 3 ملیۆن هەیە لە ئەزمیر 2 ملیۆن و نیو هەیە لە ئادانە بە هەمان شێوە لە تەهران لە بەغداد لە شام و بە ملیۆنانیش ئاوارەی دەرەوەی کوردستان دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونەوە یعنی نیوەی کورد ئێستا لە دەرەوەی وڵاتی خۆیەتی ئەمەش تەوان لە ڕێگەی بەهۆی پرۆسەکانی ترەوە ینی کۆمەڵکوژی و قڕکردن و سووتاندنی گوند و وێرانکردن و وێرانکردنی شارۆچکە و وێرانکردنی شوێنی ژیانی ئینسانی کورد بەم شێوە پەیڕەوکرا. شەشەمین پرۆسە کە پرۆسەیەکە تەواوکاری پرۆسەکانی ترە ئەویش پرۆسەی برسیکردن و بێکارکردن و ڕەزیلکردنی ئینسانی کورد بێکەرامەتکردنی ئینسانی کورد لە ڕێگەی بێکارکردنیەوە بێ ئیشکردنیەوە کە ئەمڕۆ لە هەر چوار بەشی کوردستاندا بۆ پاروێک نان ئامادەیە وڵاتی خۆی بەجێ بێڵێ ئامادەیە گەلێک شت بکە بەس بەوەی کە پاروێک نانی دەست بکەوێت یان کارێکی سادەی دەستکەوێت کە بتوانێت پێ بژی. ئەم شەش پرۆسەیە نزیک بە 100 ساڵ بەرامبەر بە گەلی کورد پەیڕەوکرا لە هەر بەشێکی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان پەیڕەوکراوە بەڵام زۆرترینیان لە باکووری کوردستاندا پەیڕەوکرا کە زۆر جوگرافیای هەرە زۆری کوردستان لە باکووری کوردستانە لە تورکیایە زۆرترین پرۆسەکە لەوێ پەیڕەوکرا کە کۆمەڵکوژی زۆر گەورە قڕکردن نکۆڵیکردن تواننەوە بەم شێوەیە پەیڕەوکرا. بێگومان ئەم شەش پرۆسەیە ئەنجامی نەگرت بەڵام زەڕێکی یاخود بڵێن زەبرێکی گەورەی لە هەبوون و پێکاتەی ئینسانی کورد گەلی کورد و شەخسەتی کورد و کلتوری کوردیدا لە هەمووی مەترسیداتر ئەم شەش پرۆسەیەکی دیکەی هێناوە کە کورد بۆ خۆی کە پێی دەگوترێت بە زمانایینەکەی پێ گوترێت ئۆتۆ ئاسمیلاسیۆن. ئۆتۆ ئاسمیلاسیۆن یعنی خۆ بە خۆ تواننەوە تو خۆت بە خۆت هاوکار دەبی لە تواننەوەی خۆتدا خۆ بە خۆ تواننەوە کە خۆ بە خۆ تواننەوە بەو مانای کە پێویست ناکات دوژمن قڕت بکات نکۆڵیت لێ بکات زمانت قەدەخە بکات زمانت تێک بدا بێکارت بکات دەسەڵاتێکت بۆ دروست دەکات ئەو دەسەڵاتە کوردیە بەڵام خۆ بە خۆ هەموو ئەو پرۆسانە پەیڕەوەکە کە دوژمن پێویستی پێیەتی. زۆر جار ئەم قسەیەمان گوێ لێ نیشتیمانی هەبوو بەشداری کرد لەوەی کە ئەم پلانگەری هەڵوەشێنەوە هەڵوێستی خۆ نیشاندا زۆر کەسەوەشی لامێ بەپەکەوە نەبوو ڕەخنەشی زۆریشی لەسەر پەکەکە هەبوو بەڵام کاتێکم پلانگەرە ڕوودا هەڵوێستی نیشاندا حتا نە لە ورمێ 28 کەس شەهید بوو کە خەڵکی ئەو کاتە پەکەکە لە وەکو ئێستا بڵێن لە ئێراندا تێکۆشانەکە ئەو تێکۆشانەی نەبوو بەڵام خەڵکی نیشتیمانپەروەری ڕۆژهەڵاتی کوردستان هەڵوێستی خۆیان نیشاندا لە باشوور بە هەمان شێوە لە باکوور لە ئەوروپا لە هەموو شوێن پەکەکەش دەستبەرداری ڕێبەرانمان هەیە خەڵکی زۆرمان هەیە میگەتمان هەیە قەزیەمان هەیە بۆ ینی بۆ ئاشتەوە وهكذا گەلێک مێژوو ئەمە خۆی دووبارە کردەوە بۆی کە ئەمە ڕوونەدا مؤسسەی سەرۆکایەتی لەناو پاکە دروست کرد ئێستاش ئەم مؤسسەیە پەکەکە بەڕێوەبە ئەمە پلانگەرەکەی هەڵوەشاندەوە تا ڕادێک. ئاستی دووەم گەل خاوەندارەتی لە ڕێبەرەکەی خۆی کرد کاتێک کە پلانگەرەیە کرا هەموو گەلی کورد لە هەر شوێنێکی کوردستاندا بەڕاستی هەموو سیاسەت و